بڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک خاڵ بەلامانەوە زۆر گرنگە کە لانی کەم لەم چەند وەرزەی تری ئەم خولەی پەرلەمانی کوردستان کە ماوە ئیشی لەسەر بکرێ. یەکێ لەو خاڵانە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە مەسەلەی هەڵگرتنی لێبڕینی لە 121 موچەیە. چیتر بەڕاستی موچەخۆران گەیشتووە بە تینیان و قبوڵی ناکەن کە لە 121 موچەکەیان ببڕدێ بە ناحەق بەبێ یاسا بە نایاسایی لە کاتێکا داهاتی ناوخۆ زیاد بۆ چەند هێندە نرخی نەوت بەرز بۆتەوە گەیشتۆ نرخی بەرمیلێک نەوت گەیشتۆ بە نزیکی 68 دۆلار. داهاتی ناوخۆ زیادی کردووە، داهاتی خاڵە سنوورەکان زیادی کردووە، هاوپەیمانان پارە دەنێرن لە بەغداوە تا ئێشتاش بەشێک لە فەرمانگەکان موچەیان بۆ دەنێردرێ. ئاواش هێشتا حکوومەتی هەرێم لە 121 موچەی فەرمانبەرەکانی ترە ئەبڕێت بە نایاسایی کە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە. لەبەرەوەی خەڵک و موچەخۆران بەگشتی ئێستا بێ ئەم هەموو پارەیە دەفع بکە بەڕێز. پارەی کرێی خانوو، پارەی ئاو، پارەی کارەبا، پارەی مۆلیدە، پارەی خۆڕشتن، پارەی ڕێگاوبان، ژینگە و ڕێگاوبان، پارەی سعاتی ئاو، پارەی قیرانە و شۆستە، پارەی زەریبەی عەقار، پارەی زەریبەی دەخل، پارەی قەتعی سەر دوکانەکان، پارەی ڕسمی پیشەوەری، پارەی عیادە و دەرزی و دەرمان لەبەرەوەی بەشێک لە دەرمانەکان لە نەخۆشخانە ئەهلیەکانە نەما لە نەخۆشخانە حکوومیەکانە نییە، پارەی ئینتەرنێت چووکە خوێندن کرا بە ئۆنلاین، پارەی خوێندنی ئەهلی بۆ ئەو خوێندکارانی کە لە زانکۆکان وەرنەگیران و ناچار بوون پشنە ئەهلی. باوکو دایکە بێ ئەم هەموو پارەیە بۆ مناڵەکانی سەرفکە بۆ ژیان و بژێوی خۆی سەرفکە لە بەرامبەرە حکوومەت موچەیەکی 500-600 هەزار دیناری هەیە لە 121 لێ بڕێ لە کاتێکا ژێر قاچی هەموو کوردێک لەم هەرێمی کوردستانە پڕپڕە لەنەوت. ئەمە یەکێک لە بابەتەکان. بابەتی دووەم بەلای ئێمەوە گرنگە لەم وەرزەی پەرلەمانە کە کاری لەسەر بکرێەوە خۆمان پرۆژەمان بۆ پێشکەش کردووە ئەوەیە کە بڕیاری گێڕاگەڕاندنەوەی پاشەکەوتی موچە بۆ فەرمانبەران و ئەو موچانەی کە لە ساڵی ڕابردووانە درا بە هاوڵاتیان بگەڕێنرێتەوە بە پێی ئەو میکانیزمانەی کێمە لە پرۆژە یاساکەی خۆمانمە پێشکەشمان کردبوو. بڕیاری پێدانی دەرماڵەی خوێندن بە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان، دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵک بەڕاستی خەڵک لە ئەوە تا هەر ڕۆژی لە شوێنێکەوە لە ناو خێمەیە خەڵک لە سەرجادە ڕۆژەکاتەوە بەڕاستی خەڵکی دیار ئەمە دۆخی زۆرێک لە خەڵکە کەوای لێ هاتووە لەم هەرێمی کوردستانەیە کە پڕپڕە لە داهات. ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی سەربازی و مەدەنی بەڕاستی بە نایاسایی تا ئێستا ڕاگیراوە پێویستە حکوومەت دەست پێ بکاتەوە هەمووی کاری نایاساییە لەم هەرێمی کوردستانەیە حکوومەت ئەنجامیەدا پێویستە ڕابگیرێ. بابەتێکی تر مەسەلەی ئازادی ڕادەربڕینە کە بەڕاستی ئێستا زۆر لە پاشەکشەیە لە هەرێمی کوردستان لە سلێمانی خەڵک خۆپشاندانەکە بۆ داواکردنی مافی خۆی یا دەستگیرەکرێ یانە کوژرێ. لە هەولێر و دهۆک خەڵک داوای خۆپشاندانەکە یان ئێوێ خۆپشاندانەکرێ بکات دەستگیرەکرێ و تۆمەتی بۆ دروستەکرێ و حکومە درێ. بەڕاستی ئەمانە ئازادی ڕادەربڕین زۆر خراپەکە لە هەرێمی کوردستانە و ناوبانگی هەرێمی کوردستان. ئەمە مەترسی گەورەیە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان. یەکێکتر لە بابەتەکان کە پێویستە لەم وەرزەیە کاری لەسەر بکرێ مەسەلەی دابینکردنی هەلی کار حکوومەت وا لێ بکەین ناچاری بکەین کە خۆی پرۆژە بێنێ یا پرۆژەی پەرلەمان کە پێشکەش کراوە ببرێ بۆ دابینکردنی هەلی کار. بۆچی وڵاتان یاسا دەرەکەن بۆ پێدانی ماف بە پەنابەر بە خەڵکی ئاوارە؟ بۆچی ئێمە گەنجەکانی خۆمان کە خەڵکی ئەم وڵاتەن و کوڕ و کچ و خوشک و برای خۆمانن و نەوەی خۆمانن بۆچی ڕاویان بنین و لە بێکاری و لە بێئیشی و دەرچووی زانکۆکانمان هەمووی سەری خۆی هەڵگرێ لە باشترین حاڵەتە ئاگاتە خارج لە خراپترین حاڵەتە ئەوەیە کە تیاچێەوە بێ بە قوربانی بەداخەوە. لەبەرەوە پێویستە ماف بدرێ بەڕاستی بە دەرچووی زانکۆ پەیمانگاکان حکوومەت لەم لایەنەوە ئیجبار بکرێت کە مافی خەڵک بار. یەکێکتر لە بابەتەکان مەسەلەی عەقدی نەوتەکانە. سەرۆکی پەرلەمان ئێمە چەند جارێک داوامان کردووە بە نووسرا و بە یادداش و لە جەلسەی پەرلەمانیشە ئەو عەقدە نەوتانە با بهێنرێ لێ لە ناو پەرلەمانە هەموو فراکسیۆنەکان هەموو ئەندامەکان پێکەوە مناقەشەی بکەین بزانین کوێ خاڵە لاوازەکانی بۆچی نەوت لە هەرێمی کوردستانە خزمەتی خەڵک ناکات بۆچی بۆ بە ناڕەحەتی و ناخۆشی بۆ خەڵک بۆچی تا نەوتمان نەئەفرۆش موچە لە کاتی خۆیان بە فولی ئەدرا لەوەتی هەرێمی کوردستان نەوتە فرۆشێ موچە نەماوە و لێ ئەبڕێ و پاشەکەوتەکرێ و خەڵک ناڕەحەت بۆ تا دۆخی هەژاری زیادی کردووە. ناکرێت لە دوای ساڵ و نیوێک لە فرۆشتنی نەوتەکە تەقریرەکە بهێنرێ بۆ پەرلەمان. یعنی تا ئێستا کە ساڵی 2021 تەقریری فرۆشتنی نەوتی
مانگی 10 و 12 ساڵی 2019 هیچ کەسێک نەیبینیوە و نەهاتۆتە پەرلەمان و هیچ لایەنێک نەیبینیوە جگە لە چەند کەسێک لە دەسەڵاتە. لەبەرەوە بەڕاستی ئەمە هەمووی دۆخی خەڵکی خراپ کردووە، نەوت بۆیە ناشەفافە، بۆیە بەغدا لەگەڵ هەرێما ناگەنە ڕێکەوتن، لەبەرەوەی ئەبەم شێوازە ناشەفافی هەیە. پەرلەمانی کوردستان ئاگاداری ئەو دۆخە نییە. یەکێکتر لە بابەتەکان بەڕێز سەرۆکی پەرلەمان کە ئێمە بەلامانەوە گرنگە وەکو پەرلەمان لەم وەرزەیەکاری لەسەر بکرێ مەسەلەی ئازادی کاری میدیاییە. سەرۆکی پەرلەمان معقول نییە کەناڵێک تەنها لەبەرەوەی ماکەکەی باتە بەردەم هاوڵاتیەک کە داخی دڵی خۆی و داواکاری خۆی ئاراستەی دەسەڵات بکە هەڵبکوترێتە سەر نووسینگەکانی لە سلێمانی و هەولێر و دۆکدا بخرێ و فەرموود بکرێ. لەولاشەوە هەندێک کەناڵ بە شێوازێک تا دکتۆریان کاک ڕۆمیۆ فەرموو دەست خۆش کاک کازم فەرموو کاک ڕۆمیۆ کاتەکە تەواو فەرموو کاک ڕۆمیۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو فراکسیۆنی هاوپەیمانی یەکێتی نەتۆیی بۆ کاراکردنی پەرلەمان و بەهێزکردنی ڕۆڵی پەرلەمان و پاراستنیش کۆی پەرلەمان ئێمە چەند خاڵێک دەخەینە ڕووی جەنابتان و سەرجەم خوشک و برایانی پەرلەمان تاران. ئێمە پێمان وایە چەندە پێویستمان بە یاسا هەیە لە هەرێمی کوردستان، بەقەت ئەوە زیاتریش پێویستمان بە جێبەجێکردنی یاساکانە. ئێمە لە زۆرێک لە قۆناغەکانە و تومانە کێشەی یاسامان نییە، بەقەت ئەوەی کێشەی جێبەجێکردنی یاسامان هەیە لە کوردستاندا. بۆ نمونە ئێمە وەکو پێکاتەکان بۆ پاراستنی ماف و داهاتووی پێکاتەکان یاسای ژمارە 5 ساڵی 2015مان هەیە. ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرایەوە دوای ئەوەی لە پەرلەمانی کوردستانە دەنجی پێدراوە پێش چەند ساڵێک، من ناڵێم 100%، بەڵام 75% کێشەکانی ئێمە کێشەی تەجاوزات لەسەر مڵک و ئەرز و زەویزاری ئێمە چارەسەر دەکرات. دوام پێش چەند مانگێک یاسای تاپۆکردنی زێدەڕۆیەکان لە پەرلەمانی کوردستانە دەنجی لەسەردرا. ئەویش پێمان وایە بۆ دوای دەرچوونی ئەم یاسایە تەجاوزێکی زۆر کراوەتە سەر مڵک و ماڵی پێکاتەی ئێمە لە بەتایبەتی لە دهۆک و بەتایبەتی تریش لە گوندە مەسیحیەکانی دەڤەری زاخۆ. بۆیە ئێمە پێمان وایە دەبێت پەرلەمان لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە و هەندێک ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن یاخود پەیوەستن یاخود سەر بە پەرلەمان ئەبێ ڕقابەی تەواوی هەبێ بۆ ئەوەی یاساکانی جێبەجێ بکرێن لە کات و ساتی دیاری خۆیدا. ئێمە کێشەی ئەوەی ڕاستی بێت کێشەی خزمەتگوزاریمان هەیە لە زۆرێک لە ناوچەکانی ئێمە بۆ هەر لەم پەرلەمانە پێش چەند مانجێک ئێمە باسی ناوچەی نەهلێمان کرد و دواتر باسی شارۆچکەی عەنکاوە کرا کە خزمەتگوزارێکی زۆریان پێویستە. بە تایبەتی لە هەندێک شوێن بینیمان جیاکاری پێشکەشکردنی خزمەتگوزاری هەیە لەگەڵ پێکاتەی ئێمە لە هەندێک لەو ناوچانە. بۆیە داوا لە پەرلەمان دەکەین بۆ ئەوەی لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەسەر خەت بێ بۆ ئەوەی ئەم ناوچانە نەخرێنە دەرەوەی سەرجەم پرۆژەکانی خزمەتگوزاری لەو ناوچانە. خاڵی دوام مەسەلەی دەستورە. ئێمە لە 2009 لەم پەرلەمانە دەستور دەنجی لەسەردرا. جەنابتان لە راپۆرتەکەتان باسی ئەوەتان کرد کە دەستور لەم خولەدا ئەبێ بنووسرێتەوە یاخود تەواو بکرێ و دەنجی لەسەر بترێ. ئێمە پێمان وایە چیتر لەبەر هەر هۆکارێک بێ ناکرێت کوردستان بەبێ دەستور بمێنێتەوە، چونکی کاری هەرە گەورەی نووسینی دەستور پێش چەندەها ساڵ تەواو بووە و لە سەردانەکانی سەرۆکایەتی پەرلەمانیش بۆ لای حزب و لایەنە سیاسیەکان من پێم وایە پار ساڵ بوو یەکێ لە خاڵەکان کە جەختان لەسەر کردووە مەسەلەی نووسینی دەستور بووە. بۆیە ئێمەش دەنگمان دەخەینە پاڵ ئەو دەنگە زۆرەی کە داوای نووسینەوەی دەستور دەکرێت لە هەرێمی کوردستاندا. سێەم لە وەرزی ڕابردوودا ئێمە کاتێکی زۆرمان برد لە پەرلەمانی کوردستان بە ململانەی نێوان هەندێک لە فراکسیۆنەکاندا. ئێمە داوا دەکەین لەم وەرزەدا قەرەبووی ئەم کاتە بکرێت بە هەوڵدان بۆ دەرچواندنی زۆرێک لە یاساکاندا. من خاڵێکمان هەیە ئێمە تێبینیمان کردووە جەنابیشتان لە راپۆرتەکە ئیشارەتان پێدا بۆ ئەوەی لیژنەی پەیوەندیدار بۆ نووسینی راپۆرت لەسەر پرۆژە یاساکان پەلە بکاتم. من پێم وایە ئەبێ سەقفی زەمەنی بۆ ئەمانە دیاری بکرێت و هەروە بۆ کاری خودی
کاری لیژنەکانیش ئەبێ سەقفی زەمەنی دیاری بکرێتن بۆ ئەوەی لە کات و ساتی خۆیانە پرۆژەکان و راپۆرتەکان تەواو بکرێت. خاڵێکی تر ئێمە هەرخۆمان وەکو هاوپەیمانیەکێتی نەتەوەی لە بۆنەیەکی تر لەم پەرلەمانە باسی ئەوەمان کرد کە هەندێک دەستا وەکو دەستەی سربەخۆی مافی مرۆڤ، دەستەی دیوانی چاودێری و دەستەی دەستپاچی کاتی ماوەی خۆیان ئەوەی ڕاستی بێ زیاتر لە 3-4 ساڵ بەسەر چووە. ناکرێت چیتر لەبەر هەر هۆکارێک بێ ئەمانە بەو شێوەیە بەجێ بێڵن ئەبێ دەست و بردی بۆ بکرێت. وە خاڵێکی تریش تاتوێکردنی ئێمە پێمان وایە هەندێک لە یاساکان بەداخەوە کە لەم پەرلەمانە دەرەچێت دوای چەند مانجێک پێویستیان بە پێداچوونەوە و هەموارکردن و تعدیلات هەیە. جا بۆیە پێویستە پێش مناقەشەکردن لەسەر هەر یاسایەک لە پەرلەمانی کاتەکە تەواو دەستخۆش بەڕێزان تەنها ڕوونکردنەوەی کە دەین وەکو دەستەی سەرۆکایەتی بوو بەرچاوڕوونیتان لەسەر بابەتی دەستەکان. ئێوەزان هەر یەکێک لەم دەستانە یاسای تایبەتی خۆیانیان هەیە. بۆ جێبەجێکردنی ئەر ئاڵ و گۆڕێک پێویست بەوە کات بۆ نمونە باسی دەستەی دەستپاکیەکەین. دانانی سەرۆکی دەستەی دەستپاکی پێویستی بە دەنگی دوو لە سەرسەی ئێوەی بەڕێز هەیە. دەفەرمون فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان لە ناو خۆتانە ڕێککەون لەسەرۆی زامنی دوو لە سەرسەی دەنگی ئێوەی بەڕێزەکرێ بۆ دانانی سەرۆکی دەستەیەک تا ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە نزیکترین دانیشتنی پەرلەمانە داخلی بەرنامەی کاریکەین. ئەگەر ئێمە بین ئیعلان کەین بەڵام ئێوە تەوافق لە نێوانتانە نەبێت دوو لە سەرسەی بۆ کۆن نەکرابێتەوە ئێسپێنە ناتوانرێت دەست سەرۆکی دەستەی دەستپاکی دابدرێت. بە هەمان شێوە ئەمانش ڕابتی بە دیوانی چاودێری دارایی هەیە. دەستەی مافی مرۆڤ هەموو قۆناغەکانی خۆی بڕیەوە ئێمە لەم وەرزە ئەو بابەتە یەکلایەکەینەوە. کاکمان فەرموو ئێوە داواتان کرد. بەڕێز سەرۆکی پەرلەمان مەجاڵتانەیەم کاک یەک دەقە باش. ئەندامانی بەڕێزی پەرلەمان من سەرەتامێ ڕوونکردنەوەیەک بدەم سپاس بۆ دەستەی سەرۆکایەتی و ئەم وتەیە کە پێشکەشەکەین بە ناوی سێ پەرلەمانتاری سربەخۆ بە سپاسەوە پەرلەمانتارانی بەڕێز کاک دیاری ئەنوەر کاک سیروان بابان متمانیان بە من بەخشی کە من وتەی ئەم سێ پەرلەمانتارە سربەخۆیە لەگەڵ خۆمدا پێشکەش بکەم. دەربارەی بەرنامەی کاری ئێمە و ئەجێندای استراتیژی ئێمە بۆ ئەم وەرزەی یاسادانان خۆیان لە چەند خاڵێکە ئابینێتەوە لێرەدا دەیخینە ڕوو. یەکەمیان پێشکەشکردنی ڕەشنووسی بڕیارێک بۆی حکوومەتی هەرێم ناچار بکرێت کۆی ئەو پارەی موچەخۆران کە وەکو موچە کەوتۆتە لای حکوومەت و لەژێر هەر ناوێکی پاشەکەوت یان ڕاگرتن یاخود هەر ناوێکی دیکە و بار پاساوێکی دیکە لە کابینەی پێشوو ئەم کابینەی حکوومەتدا دابەش نەکراوە بخرێتە سەر هەژمارێکی بانکی تایبەتی موچەخۆران و بتوانرێت مامەڵەی پێوە بکرێت سەرەڕای ئەوەی بەدەق لە یاسای چاکسازیدا هاتووە بەڵام ئەم هەژمارە بانکیە کاران نەکراوە. دوو گەڵاڵەکردن و پێشکەشکردنی بڕیارێک بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆی چیتر ڕێگا بە حکوومەت نەدرێت موچەی موچەخۆران ببڕێت کە هیچ بنەمایەکی یاسایی نییە. سێ پرۆژە بڕیارێک پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان دەکەین بە پشتیوانی پەرلەمانتارانی دیکە بۆی پەرلەمان چاودێری بەسەر دانوستاندنەکانی هەرێم لەگەڵ بەغداد و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد لە پێشیانەوە کێشەی موچە و بودجێی عێراق و شایستەدارایەکانی هەرێم و پابەندکردنی هەرێم بە ڕادەستکردنی بڕی نەوتی بڕیاربێدرا و نێوەی داهاتە ناوخۆیەکان بۆ ئەوەی چیتر خەڵکی کوردستان باجی سیاسەتی حکومڕانی و ململانەی سیاسی و حیزبی نەدەن لە کوردستان. چوار کارکردن بۆ هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تۆقااندن تێرۆر لە هەرێمی کوردستان یاسای ژمارەسی ساڵی 2006 بە تایبەتی و بڕگانەی تایبەتن بەکاری میدیایی و کاری چالاکوانی مەدەنی بۆ ئەوەی پاڵپشت بە دەستەواژە لاستیکیەکانی ئەم یاسایە میدیاکاران و چالاکوانان حکمی زیندانیکردنیان بەسەردان نەدرێت کە لە وەرزی پێشوودا و بە ئیمزای ژمارەی یاسایی پەرلەمانتاران ڕەشنووسی ئەم هەموارکردنەمان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کردووە. 5 ئیمزاکۆکردنەوە بۆ بانگێشکردنی وەزیری شارەوانی و گەشت و گوزار سەبارەت بە مڵکانی شارەوانی کە لەلایەن بەرپرسانی باڵادەست و کەسانی ئاسایی و حیزب و ڕێکخراوە سیاسیەکانەوە داگیرکراون و مڵکی گشتین. 6 ئیمزاکۆکردنەوە بۆ بانگێشکردنی وەزیری دارایی لەسەر دوایین هەنگاوەکانی چاکسازی و بڕینی موچەی ناشایستە و نایاسایەکان و هەروە دۆخی خاڵە سنووریەکان و داهاتەکانیان و پرسی قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان و کۆتایی هێنان بە سیاسەتی لێبڕینی موچە. 7 بانگێشکردنی وەزیری ناوخۆ سەبارەت بە پێشێلکاری یاسایەکانی وەکو بوونی ئۆتۆمبیلی جامڕەش و بێژمارە و هەروە دۆخی دەرونی و تەندروستی و مرۆیی ئەو زیندانیانەی لە گرتوخانەکاندان و ڕێگای سەردانیکردنیان نادرێت لەگەڵ هەنگاوەکانی پێکێنانی ئەو هێزا و بەشەی کە ئەرکی ڕێگریکردنە لە قاچاقچێتی سنوورەکان. 8 بانگێشکردنی وەزیری تەندروستی بۆ ڕوونکردنەوەی پلانەکانیان لە ڕووی چۆنێتی دابەشکردنی ڤاکسینی کۆرۆنا و پلانی وەزارەتەکەیان لە ئەگەری زیاتر تەشەنەسەندنی ئەم ڤایرۆسەدا. 9 بانگێشکردنی وەزیری داد
سەبارەت بە دۆسی هەڵپەسێدراوەکانی کوردستان لە دادگاکاندا یان ئەو دۆسیانەی داخراون یاخود ئەوانی لە دادگاوە بڕیاری دەستگیرکردن بۆ تۆمەتبارەکان دەرچوو و وەزارەتی ناوخۆ جێبەجێ نەکردوون سەرەڕای پرسی سەروەری یاسا لە بڕیارەکانی دادگا و ڕۆڵی حزب لە دەزۆردان لە دۆسیەکانی دادگاکاندا هەڵوێستی وەزارەتەکەی و هەروەها ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان کارکردن بۆ جێگیرکردنی شایستەی دارایی چین و توێژە جیاجیەکانی وەکو خاوەن پێداویستی تایبەت و کەسوکاری سەربەزی شەیدان و زیندانیانی سیاسی و هەروە زامرکردنی موچەی ئەم ساڵی موچەخۆرانی هەرێم لە نێو ڕەشنووسی بودجەدا بەبێ لێبڕین و تەرخانکردنی پارەی پێویست بۆ ناوچە فرامۆشکرا و دوورە دەستەکان و گاردنی پڕێژەی خزمەتگوزاری 11 و خاڵی کۆتایی چڕکردنەوەی هەوڵەکانمان لەگەڵ فراکسیۆنەکاندا بۆ دەرچواردنی ئەو یاسانی بۆ خەڵکی کوردستان گرنگن سەرەڕای ئێوەی ئێمە وەک سێ پەرلەمانتاری سەربەخۆ لە ڕابردوودا و بۆ داهاتوویش هاوکار دەبین و بەشدار دەبین لە گەڵاڵەکردن و پشتیوانیکردنی ئەو پرۆژانەی خزمەتی خەڵکی کوردستان دەکەن سپاس. بەڵێ کاگا و ڕێفەرم و داوای خاڵی نظامیت کرد باش بەسەر بەناوی خۆی گەورە میرێبان بەرەسەرۆکی پەرلەمان ڕاستی بهینێکە بوو کۆنفرانسێک لە سلێمانی بەسترا بۆ بژانەوەی کفری ڕاستپاردەی کۆنفرانسەکەمان هێنا بۆ سەرۆکایەتی پەرلەمان و لەمان کادا سەردانی فراکسیۆنە جیاوازەکانیان کردبوو لێرە بۆی لیژنەیەک لە کۆی گشتی لیژنەکان لیژنە هێمەشیەکان پێک بێنرێ سەردانی کفری بکەن بەڵام تاکو ئێستا نەکراوەی ئومێد دەکەین ئەوە بکرێ لە هەمان کاتدا لەم ماوەکانی پێشوو دەنگۆیەکە بوو کە سێ موچە لەسەر یەک بە هێزەکانی هێزی پێشمەرگە سەر بۆ وەزارەت بدرێ لەلایەن هاوپەیمانانەوە بە وەزارەتی پێشمەرگە و حکوومەت وترابێ سەرباری دەستخۆشی و سپاس بۆ هاوپەیمانان کە ئەو فەرمانیان بە حکوومەت کردووە ئومێد دەکەین جیاکاری نەکرێت کە هێزی هەفتا و هەشتا و ئاسایش و ئەو هێمێزانی ترکە هەن باخسەکان تاوکن ببورە هەموو ئەوانە موچەکانیان پێ بدرێت کاکاوڕێ خاڵی پەیڕەوی نەبوو چاوەکەم ینی ئەو بە دوواداچوونی خۆتانە خاڵی پەیڕەوی مادەکان وازەحە کاتان لێکم خاڵی پەیڕەوی بۆی بەڕێزا من لە بیدایەتی وتارەکەشمان باسمان کرد هیوادارین لاپەڕەیەکی نوێ بێ بتوانین بەپێی پەیڕە و ئەوەی کە پێویستەکە ئیلتیزاماتمان بەرامبەر بە یەکتری هەبێ وعد دای فەرمووە هەر بە پێی مەهدی 56 ڕاستی لە ئێستادا ئازادی ڕادەبرین بە شێوازێکی لە شێوازەکان قەتیس کراوە ئومێد دەکەین حکوومەت هێرێمی کوردستان وێنای خۆی لە لای وڵاتانی دراوسێ و نەیار هێندەی ترناشرین نەکا دەستێوەردانی سیاسی نەکا ئەوەش پەیڕەوی نەبوو بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەپێی مادەی 22 بڕگەی شەشەم قسە دەکەم لە ڕۆژانی 15 و 16 مانگی دوی ئەم ساڵ لە چوارچێوەی ئەرکی چاودێریمان چاودێری پرۆسەی دادگاییکردنی سزادراوەنی بادینانمان کرد بڕیاری دەستەی دادوەری هەمان ئەو لێدوانە بوو کە سەرۆکی حکوومەت پێشتر باسی لێوە کردبوو بۆیە داوا دەکەین دەستەی سەرۆکایەتی پەرلەمان جەخت لەوە بکاتەوە کە دادگاکان سربەخۆ بن و دادوەرەکان فشاری حزبیان لەسەر نەبێت شایان خاندوای من تەوزیحمانەیە لەسەر کاک دکتۆر مەحێدین فەرموو کاک دکتۆر مەحێدین فەرموو تەواو نەکردیە بەڕاستی خاڵی پەیڕەوی شایان خان هەموو لە هەمووانە دوێ تەوزیحمانەیە کاک دکتۆر مەحێدین فەرموو کاک بەڕاستی کاک دکتۆر مەحێدین دکتۆر مەحێدین فەرموو کاک دکتۆرە شایان خاڵی پەیڕەوی وازەحە چاوەکەم ئەتوان یادداشت تەقدیمکان دکتۆر مەحێدین وەڵاممان هەیە ئێستا وەڵامتانە دەینەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان تێڕوانینی فراکسیۆنی ئازادی بۆ خولی بەهارەی ساڵی سێم لە خولی پێنجەمدا گەلی کوردستان لە مێژووی کۆن و نوێی و هاوچەرخیدا بەردەوام لەژێر فشار و بەرەنگاربوونەوە و تێکۆشانی بێوچاندا بووە بۆ بەدەستێنانی مافەڕەواکانی خۆی و ئەم قۆناغەی ئێستاشمان بەدەرنیە لەو ڕاستیە مێژوویە تاڵە هەرێمی کوردستان بە سەرجەم دامەزراوە فەرمیەکانی مافێکی سروشتی و ئێستاش قوارەیەکی دەستوریە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا کە ئەم ساڵ 100 ساڵ تەمەنی دامەزرانێتی لە ماوەی ئەو سەدەیەی تەمەنی ئەم دەوڵەتە گەلی کوردستان بە هەموو پێکاتەکانی لەژێر باری چەوسانەوە پشتگوێخستن و ناداتپەروەری و کوشتن و هەڕەشەی لە ناوبردن بەسەر بردووە لە کاتێکیدا هەلی بۆ گونجابێت هەوڵی خۆی لەگەڵ هەموو ئەوانەی کە بانگێشەی دیموکراسی و دادپەروەری کۆمەڵایەتی و دانان بە مافەکانی یەکانگیر کردووە بۆ گەیشتن بە ڕۆژگارێکی باشتر بۆ سەرجەم هاوڵاتیان ئەم ڕۆژگەلی کوردستان و قوارەی سیاسی هەرێم و دامەزراوەکانی لەژێر فشاری ناوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵەتیدایە لە کاتێکدا ئەگەر لە حالەتی سروشتی لە فەزای سیاسیدا ئەم باری دۆخە چاوەڕوان کراو بێت بەڵام بۆ ئێمە تەحەدیاتی گەورەترمان ڕوبەڕوو دەکاتەوە کە بەرپرسیارەتی گشتی دەهێنێتە پێشەوە بۆ ئەوەش
لە پەرلەمانی کوردستان وەکو دەسەڵاتی یاسادانان و داکۆچیکار لە ماپ و ئازادی و داخوازی بژێ و گوزەرانی هاوڵاتیان و وەکو دەسەڵاتی چاودێری ئەرکی و بنیاتنانی داهاتوومان دەخاتە سەرشانی و ئەم بنیاتنانەش پێویستی بە پشودرێژی و لێکتێگەیشتن و قبولکردنی ڕاو ڕای جیاواز و چەسپاندنی پایەکانی دیموکراسی هەیە. بەڕێزان فراکسیۆنی ئازادی هیواخوازە و کار دەکات و چاوەڕوانی ئەوەیە ئەندامانی پەرلەمانی کوردستان بە هەموو بەیەکەوە کار بکەین پایەکانی ئەم پەرلەمانە بەهێز بکەین چونکە پەراوێز خستن و لاوازکردنی هەر دەسەڵاتێکی حکومڕانی لە نێویاندا پەرلەمانی کوردستان لاوازبوونی پێگە و قوارەی هەرێمی کوردستان دەبێت و پێچەوانەکەشی ڕاستە. لە هەمان کاتدا ئیتلافی حکومڕان چۆن بۆی هەیە بانگێشەی بۆ هەنگاوەکانی خۆی بکات لە بەرامبەردا ئێمە لە فراکسیۆنی ئازادی وەک ئۆپۆزیسیۆن و فراکسیۆنەکانی دیکەش لەگەڵماندا بەپێی بیرروبۆچون و بەرنامەی حزبەکانمان بۆ بەرژەوەندی گشتی و ئایندەی نەوەکانی داهاتوو مافی تەواومان هەیە بە چاوی ڕەخنە و بە هەڵسەنگاندنی واقعی کاروباری حکوومەت و دامەزراوەکان و سیاسەتەکانی ئابووری پەرڕەوکراو بخێنە ڕوو و هەروەها داکۆچیکاری ڕاستەقینەش بین لە ماف و گوزەران و بژێ و دەستەبەرکردنی ئازادیەکانی هاوڵاتیان. ئێمە لەم ڕاستەش تێدەگەین کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرباری ئەرکی حکومڕانیەتی باش کە شایستەی گەلی کوردستان بێت و بارتەقای بەرخودان و قوربانیدانی ئەو گەلە بێت دەبێت ئەرکی ڕزگاری نیشتیمانی بەڕێوە بات لەگەڵیشیدا پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی و دیبلۆماسی لەگەڵ وڵاتانی دیکەی هەرێمایەتی و نێودەوڵەتیش پێڕەو بکات بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتەکانی دیکە. ئەم بەرپرسیارەتی ئەرکێکی گەورەیە بەڵام بنەمای سەرەکی سەرکەوتنی ئەم حکومڕانیەتە لە هەینانەدی دادپەروەری کۆمەڵایەتی و بەدەستێنانەوەی متمانەی هاوڵاتیان دێتە دی لە بەرامبەردا کەمتەرخەمی لە وەڵامدانەوەی پێداویستەکانی خەڵکی کوردستان مەترسی و تەحەدیاتی گەورەتر دەکات. لێرەدا ئاماژە بە پێویستی پاراستنی قوارە و یەکپارچەیی هەرێمی کوردستان دەکەین لە سەروی گشت بەرژەوەندەکانی دیکە بێت. هەرێمی کوردستان شانازی بە سەقامگیری و پانتایی ئازادی ڕادەبرین و دیموکراسی و بوونی حزب و کۆمەڵی فشاری چین و توێژەکانەوە دەکات نابێت ئێمە لە پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ڕێگە بدەین ئەم دەستکەوتانە لەژێر هەر بیانوێکدا بێ پاشەکشەی تێدا بکرێت. هاوکات لەم خوڵەی یاسادانانە پێویستە ئەو پرۆژە و یاسا و بڕیارانە کە لە خزمەت بە لێکجیاکردنەوەی دەسەڵاتەکان و باشترکردنی ئەدای دەسەڵاتی دادوەری و پاراستنی سربەخۆیەکەی و بەهێزکردنی دامەزراوەکانی دیکە کاری جدیانە سەر بکرێت. و بە پێویستی دەزانین ئاماژەی پێ بکەین ئەگەر یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان پێویستە سەرچاوەکانی داهات و خەرجی بەو پەڕی شەفافیەت لە پرۆژەی یاسای بودجەدا ڕوونکرابێتەوە و ببێتە هەنگاوێک لە هەنگاوەکانی پرۆسەی چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و هەوڵی جدیش بێت بۆ جێبەجێکردنی پرۆسەی دابەشکردن و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ پارێزگاکان و دەستەکارجێڕەکان و باشترین شێوەی لا مەرکەزێت و ڕێزکەی ئاسایی و یاسایی خۆی بگرێت. و جەخت دەکەنەوە لەم خاڵانەی خوارەوە لە دەرکردنی ئەو یاسانەیە کە پەیوەندیان بە ڕێخستن و ژیان و گوزەران و ماف و ئازادیەکانی هاوڵاتیانەوەیە. جەخت دەکەنەوە کە پەرلەمانی کوردستان لەم خولەی پێنجەمیدا ئەرکی داڕشتن و دەرکردنی دەستوری هەرێمی کوردستان بێت. دەرچواندنی یاسای کارێکی سەردەمیانە کە ژیان و گوزەرانی کرێکارانی تێدا پارێزراو بێت. پەرلەمانی کوردستان ڕۆڵی زیاتر بجێڕێت بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتەکانی دیکە بۆ پاراستنی دیموگرافیای ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم و ڕووبەڕۆبوونەوەی پرۆسەی داگیرکردن و بە عەرەبکردنی جارێکی دیکە. پەرلەمانی کوردستان ڕێگر بێت بە یاسای گونجاو بەرامبەر بە سیاسەتی بە تایبەتکردنی کەرتە خزمەتگوزاریەکان کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوەی وەکو کەرتەکانی پەروەردە و تەندروستی و ئاو و کارەبا و نەهێشتنی هەموو قۆڕخکاریەک. زۆر سپاس. سپاس کاک پێش لێرە نقطە نیزامان زۆر وەرگرت بەس تکایەک نقطە نیزامی کاک پێشەوە فەرمو کرد. کاک محەممەد سەعادەت اینجا سەریت باش. پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەبێ بە شێوەیەکی دروست بەکاربێ وەرکی ئەوەی بەڕێزە کاتێک پەرلەمانتارێک مادەیەک ئەڵێ دەو مادەیە دروست بێ. پەرلەمانتارێکی بەڕێز ئەڵێ بەپێی مادەی 53 من قسەکەم لە کاتێکا مادەی 53 باسی ئامادەبوونی میوانانەکە لەنەو هۆڵی پەرلەمان ئەو باسی 3-4 مۆزوعی دیکەیە کردوتی بەپێی مادەی 53 هەرویستم ئێوە ینی زیاتر دقیقتر من لەوەی کە پەرلەمانتارێک ئەڵێ مادەی 53 شەستیان هەر مادەیەکی دیکە
بزانێت ئێمە دانیشتوین لێرە بێ ئاگانی نەزانین کە مادەی 53 شتێکی دیکەی ئەوەی ئەو قسەی لەسەرەکە بابەتێکی دیکە. سوپاس. کاک چیا فەرموو؟ زۆر سپاس بەڕێز سەرۆک پەرلەمان. تێبینیەمە سەر مادە 66 خاڵە پەیرەویە دەهیڤە 6 ساڵە بوریدا مەوەک لجنا پەیوەندیان دەرەوە داخوازە کۆمبوونەکە تایبەت لەسەر کۆچ و کۆچکردنا گەنجان بۆ دەرەوەی وڵاتی کردە. ئەف کۆمبوونە دەستخۆشی بە سەرۆکاتی پەرلەمانی دەستنیشان کرد بۆ ڕۆژێکێ بەس گۆرەی لەم وەرزادایانینەوە کاک محەممەد سعدەدین فەرموو. زۆر سپاس. باش باوەنتە کاک محەممەد سعدەدین فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک فراکسیۆنی پارتی گەشەبێدانی تورکمان پێشتر لەگەڵ زۆرینەی فراکسیۆنەکان بە هەموو ئاراسە سیاسیەکان چەخت لەسەر دوو پرسی سەرەکی کرا کە پەیوەندی ڕاستەوخۆیان هەبوو بە بەرژەوەندی خەڵک و قەوارەی هەرێمی کوردستان بابەتەکانی چاکسازی و دەستور بوو. پاش ئەوەی یاسای چاکسازی لە پەرلەمان دەرچوێندرا هەنگاوەکانی پرۆسەی چاکسازی لەلایەن حکوومەتەوە جێبەجێ دەکرێت کە بووەتە هۆی ڕێکخستنی نیزامی ئیداری لە هەرێم و زیادبوونی داهاتەکان. ئەوەی دووهەم کە بابەتی دەستورە ئەگەر تەلەفۆنەکانتان بێ زەحمەت. ئەوەی دووهەم کە بابەتی دەستورە ئومێدەوارین وەک هەنگاوی یەکەم پرۆژەی ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان ئامادە بکرێت کە ئالیەتی نووسینی دەستوری و پێکهینانی لێژنەکە لەم خولادا یەکلا بکرێتەوە. هەروە هیواداری دانوستاندەکان لەگەڵ بەغداد سەرکەوتوو بیت، بەڵام لە ئەگەری پێکهاتن و پێکناتن لەگەڵ بەغدا ئومێدەوارین پرۆژەی یاسای بودجەی 2021 بگاتە پەرلەمان ئەم ساڵە هەرێم خاوەنی بودجەی خۆی بیت و پلانێکی دارایی منەظەمی هەبێت. سەبارەت بە پێکهاتەکان وەک لە یاسای ژمارەی 5 2015 ئەو مافە بە پێکهاتنەتەوەیەکان دراوە. پرۆژەی یاسای ئەکادمیای تورکمانی و سریانی ئامادە دەکەین، هیوادارین سەرۆکایەتی پەرلەمان و گشت فراکسیۆنەکان پشتیوانی ئێمە بن بۆ دەرچواندنی ئەم یاسایە. لە کۆتاییدا سەخت لە یەکرێژی و هەڵوێسی دەکەین لەم خۆنەغاسیاریدا کە هەرێمی کوردستان تیادا تێپەر دەبێت. سوپاس. کاک حکمت فەرموو کاک. باش. بەرێز سەرۆکی پەرلەمانی من بە حکمی مادەی 56 بڕگەی 1 قسە دەکەم. 28/10/2020 من یاداشتێک ئاراستەی سەرۆکاتیە پەرلەمانی کردبوو. ئەوژی سەبارەت ئەو خەلکێک و ئاوەرەی تورکیا ببوو ساڵێت 1975 و 1988 کو بێنە قەرەبۆکردن وەکی وان ئاوارێت کو ئاوارەی ئیرانێ بووین کو 20 میلیۆن دینارە هاتبوونە قەرەبۆکردن داخوازت کەم ئەوژی بێنە قەرەبۆکردن وەکی. سپاس کاک حکمت. شیرین خان فەرموو. سپاس. مایکەکەت کاک حکمت. شیرین خان فەرموو. مایک من هەڵم کردووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان شیرین ئەمین من بە پێی مادەی 2 و مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان قسە دەکەم. دیارە بە پێی مادەکانی ئەم پەیڕەوە لە پاڵ ئەرکی یاسادانان دووەم ئەرکی پەرلەمان چاودێری کردنە، بەڵام بەداخەوە بە پێی هەنگاوەکانی تاوکو ئێستاکە ئەم پەرلەمانە نەیتوانیوە چاودێرێکی چڕ بێت و ئەم پەرلەمانە کڵۆڵ بووە لە چاودێریکردن. سەبارەت بە دۆسەی دەستگیرکراوانی بادینان ئێمە بە پێی مادەی 66 چەندین یاداشتمان ئاراستی پەرلەمانی کوردستان کردووە، چی بە بانگێشکردنی وەزیری ناوخۆ بۆ ئەم پرسە و چی داوای بینینی ڕەوشی ئەو زیندانیانمان کردووە بە ئێستاشەوە، بەڵام بەداخەوە ڕێگەیان بە ئێمە نەداوە و دەبینین لە هەرێمی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی دیکتاتۆری زیاتر دەبێت و ڕەوشی ئازادی زیاتر کۆتوبەند دەکرێت و پەرلەمانتار لە کاتێکدا کە پارێزبەندی هەیە بەرچەقۆ دەدرێت. ئەمە پارێزی ژیانێکی پەرلەمانتارێک بێت، ئایا پارێزی ژیانێکی هاوڵاتیەکی ئازادی خواز و ئازادی دەربڕین چۆن دەبێت؟ بۆیە دەرئەنجامی ئەم هەنگاوانەی دەسەڵاتی پۆلیسی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەخاتە ژێر بەرپرسیارەتیەوە و هەنگاوەکانی بەرەو هەنگاوێک دەڕات کە دەبێت بە کۆریای باوکردن. سپاس شیرین خان. بە پێی مادەی 55 بڕگەی دووەم بخاڵی پێنجەم بڕگەی دووەم دەسەڵاتی پۆلیسی و کۆڵی پەرلەمان لە پرۆتۆکۆلە سڕێتەوە. فەرموو کە کلارە خانجارە فەرموو. باش وەختانێ بە کلارە خان فەرموو. بەڵێ. اليادا 42 کوچە دوماهیە بابێ ڕۆحیە گەلێ کوردستانی بارزانیە نەمر
سلاف الجياني باكيويد هنيرين والهمي شهيدين كردستاني بارزانية نمر همي جيانا خو ترخان كر اشبيخمت مافين همي كردستانيان ووك بشمرگهك وخبات كربو نشتمار پروری و خو قربانی کرن چسباندنا عدالت و خدمتا بردوام جبو کردستان کا افرو بو وی بردوام بالپشتیا ما فين پیک هاتان بو و پیک وجیانه یا گرینگت وی یادی دال دیف اوی ربازه بردوام بین و قوار کردستانی پاراستی و سقامگیر بید پاراستنا هریما کردستانی دوی دمیدای هستیار بر پرساتیا همی پارتین سیاسی و حولاتین کردستان تاک بتاک اگرتنا کارکرنی و پیام سیاسی دبابتین چارنوس زورد گرنگن. بالپشتیا بردوام بو حکومت هریما کردستان کین جبو جبجه کرنا هیلن گشتین کارنامه کابینا نهی و هر وصاج بو بردوامیدان بدان وستاندن گل حکومت عراقی بو بدست بینانا مافین گلی کردستانی. بالپشتیا حکومت کین جبو جبجه کرنا ماد یاسای چاکسازی و دجاتیا گندالی و نهیلانا بهردانا ملک گشتی و پتر خدمت کرنا هاولاتیان. دخواست کنش حکومت هریما کردستانی لذی بکتن درخصاندنا کار چه دامزراندن بیتیان گریبس بو گنجانج بو جبرکو جمارک آمازن هر سال دردچن. فریاکسون انجمنی کلدانی سریانی آشوری بردوام کارت کتن وک فاکترکی پوزیتیف بخمت تی پاراندنا همینا کوکیان وجبو پاراستنا قوار کردستانی و سقامگیری سیاسی و آبوری و امناهی. هریما کردستان دی پستر بیتن اگر ما فین همی پیکات نتوی و آینیت پاراستی بن البرهنده دی کار کنج بو پاراستنا هبو ناگلی مل کردستان هموار کرنا یاسای جماره 5 سال 2015 کو اف یاسای که ماسیلی هنه و هندک ماده توی و هر وصا زیده کرنا هندک ماده دی بو نمونه اف یاسای چه مادت دانینن بحث سدادان بکتن هر وصا جهن پیوندیدار چه برنامه بو جبهه کرنا ماده‌نی بیاسایی ندر چوینه الزام کرنا حکومت جارکادی چاف خشاندنک و بر خدانک بدات مناهج پروردیل دیف بنماین مافی مروف و رزگرتن التایبتمندین هر نتوک و آینک کردستانی و هر وصا تأکید السرپیس کرنا بنماین آشتی پیک وجیانی بکتن و گرنگیدان بناساندنا میجوی و کلتوری همی پیک هاتان ين كو شركين في ولاتي دا زيدا كرنا مادك تأكيد لسر بجداري كرنا بيكاتان دنا فهزين بشمرقة ودزقاين أمني هفصنجي هبيت ونخاص ملجهين بتريا وان آكنجيش بيكاتان بيت زيدا كرنا مادك جبو بجداريا بيكاتان دويناراتيا وبيواندين دروا وبشيواكي بهز وكاريگر كاركرن وديفشون جبو شارسر كرنا ملف زيدا قافيان وبجيبجي كرنا ياساي جمارة 5 دي كار كان جبو بدس نشان كرنا بوجكا تايبت د پروژه بودجه سال 2021 حکومت هریما کردستان جبو پتر گهاندنا خدمت گزاری و گرنگیدان بجهن گشت و گزاری بو گوند و شاروش کنما و جبو پاراستنا شینوار و جهن کلتوری و هر وصا بکرنا من یومن تکی شهید کلدانی سریانی آشوریل 3 میله پشتی عرض هادیه ترخان کرن بری موه که ما دخواست کریه او پلن فرمانبری پیکهاتین ما و مای نوالش اگر چو نادر و ولاتش بر هرشن داعش و بهنا پرکرن و استاجی داخواست کین او پلا هر شپیکات ما بهتا پرکرن وک پال پشتیک بو گنجن پیکات ما و ریگریک بیتن بو هندکو نچنه در وی ولاتی هزا هریما کردستانی یا گریدا یا پاراستنا همه جوریا نتوی و آینی زور سپاس سپاس کاک به همه فرم نقطه نظامی مایک کلارا خان فرم کلار بەڕێ سەرۆکی پەرلەمان وەک لای هەمووان ئاشکرا ئێمە پێش ماوەیەک لە خۆپیشاندانەکانی هەڵەبجە و سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین لیژنەیەکی بەدواداچوون لە پەرلەمانی کوردستان دروست کرا بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو لیژنەیە هیچ ئەنجامێکی بۆ ڕای گشتی ئاشکرا نەکردووە و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش لە ڕاگەیاندنی ئەنجامی ئەو لیژنەیە بێدەنگە ئەوە یەک دوو بەڕاستی بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی یاسای جیاکردنەوەی دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان لێدوان و قسەی هەندێک ئەندامی پەرلەمانی بەڕێز تەداخلکردنە لە ئیشی دادگا و بەڕێزان تکاکەم سپاس کاک بە من داوا لە بەرای بەڕێز کاکشا خەوان وەکو سەرۆکی لیژنەی ناوخۆ لەگەڵ کاک ڕۆمیۆکەم دوای مداخلانە ڕوونکردنەوەمان بنێ بۆ تا ئێستا راپۆرتەکانیان تەواو نەکا عومەر فەرموو کاک نقطە نیزامی بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 56 قسەکەم ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان بژێوی ژیانی خەڵکە بەڵام بە پێچەوانەی ئەمریکەوە وەزارەتی دارایی ڕێنمایەکی دەرکردووە کە تیایدا
موچەی 5 مانگی موچەخۆران خاتە ئەستۆی حکوومەتی فیدراڵی بەڕاستی بە پێی یاساکان بە پێی بنەما دەستوریەکان بە پێی بنەماکانی کاری فەرمانڕەوایی حکوومەت بەرپرسیاری ئەو موچانەیە داواتان لە بەڕێستانەکەم دەسەڵاتی خۆتان بەکاربێنن بۆ هەڵوەشاندنەوەی ئەو ڕێنماییە و بەرپرسیاربوونی حکوومەت لە موچە و ژیانی خەڵک لە هەرێمی کوردستانە ئەوە خاڵی یەک خاڵی دوام جەختەکەمەوە لەسەر قسەکانی کاک عەلی ماوەساو بەکرد سەبارەت بە ماف و ئازادیەکان دەستخۆش مش دەخان فەرموو بەڵێ سەرۆکی پەرلەمان هەر بەپێی پەیڕە و ئێمەی ژمارەی یاسایی ئەندامان کۆمەڵێک یاداشمان ئاراستی دەستی سەرۆکایەتی کردووە زیاد لە جارێک من داوام کردووە کە ژمارەی یاسایی ئەندامان تەواو بووە بەپێی ئەوەی کە پەیڕە و داوای کردووە بگرە زیاتریش بووە کۆمەڵێک بابەت ئاراستی دەستی سەرۆکایەتی کراوە کەیسی ڕاگیراوەکان دەرچۆ یەکەمەکان وانە بێژان و خۆبەخشەکان چ لە کردی تەندروستی چ لە کەرتەکانی تروە لێبڕینی موچە چەند جارێک یادداشتمان تەسلیم بە دامانە بە دەستی سەرۆکایەتی بەڵام هیچ جارێک ناخرێتە بەرنامەی کارەوە دەستی سەرۆکایەتی وەڵامان ناداتەوە کە بۆچی نەخراوەتە بەرنامەی کارەوە ئەوانە هەموو ضرورەتی ئەو کۆمەڵگەیان کە دانیشتنی لەسەر ئەنجام بدرێت هیوادارم لە وەرزی داهاتوو بخرێتە بەرنامەی کارەوە سپاس کاکەوە جەنابی شوت فەرموودەی بەناوی خۆی گەورە و مێهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان هاوپشەکانم زۆر باسی یاسای بودجێیان کرد بەڵام من بە پێی پەیڕەوی ناوەخۆ باسەکەم بە پێی مادەی 98 لە پەیڕەوی ناوەخۆ لە بڕگەی یەکەم دەڵێ لەسەر ئەنجومەنی وەزیران پێویستە لە سەرەتای مانجی تشرینی یەکەم هەموو ساڵێک بەر لە ساڵی دارایی بە مەبەستی گفتوگۆکردن پرۆژەی بودجە بۆ پەرلەمان بنێرێت واتە دەبوایە لە مانجی دەی ساڵی ڕابردوو پرۆژەکە بگەیشت بە پەرلەمان بەداخەوە نزیکەی 5 مانگ تێپەڕە نەگەیشتووە سپاس کاکا بەڕێزان ئاخر بۆ ئەوەی شتەکان و خۆی باز بکرێت لە 5 سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی شاندی دانووسانکار ئالێرە لە بەردەم ئێوەی بەڕێز 10 سەعات قسە لەسەر زۆر لە بابەتەکان کرا باس لەوەش کرا کە ئەوان چاوەڕێن لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر پرۆژەی بودجە ئەگەنە چ ڕێککەوتنێک تا بەشەی بودجەی هەرێمی کوردستان بتوانرێت برێرێتەوە ئەوە نییە کە کاری لەسەر نەکراوێت کاک نزار فەرموو جەنابیش بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمڕۆ یەکی سێ ڕۆژێکە لە ناخی هاوڵاتیانی کوردستان خاڵی پەیڕەوی بەپێی مادەی 50 قسە دەکەم بەڵام بە پرسیارەکەم تاوکەم ئەمڕۆ یەکی سێ 42 ساڵ بەسەر وەفاتی ژەنەرالی چیاکان سەرۆک و ڕابەری نەتەوەیی بارزانی نەمر کەەوە ئەم پەرلەمان و ئەم دەستکەوتە ئەو حکوومەتە لە سایەی ئەم سەرکردەیە هاتۆتە ئاراوە بۆیە لێرەوە سەر ڕێز و نەوازش دەنوێنین بۆ ڕۆحی پاچی ئەم ژەنەراڵە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 57 قسە دەکەم کە هەر پەرلەمانتارێک تەشیر بە لێجانێک یاخود بە ئاخاوتنێک بکە بۆمان هەیە وەڵام بدەینەوە ئەویش خاتونێک کە دەڵێ هەنگاوەکانی حکوومەتی پۆلیسی من وەکوەندامێکی لەژنەی ناوخۆ داوا دەکەم ئەما خاوت پرۆتۆکۆل سڕیمانەوە کاکە پێویست ناکات چکە وەڵامی پەرلەمانتار نادرێتەوە بەپێی پەیڕە و ئەرکی دەستەی سەرۆکایەتی ئەگەر خەرقی مادەی 54 بەرگەی 5 خاڵی سێم هەبێت دەستەی سەرۆکایەتی بڕیارەدات بسڕێتەوە ئێستا بەڕێز کاک ئیمداد فەرموو بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمانی بەڕێز ئێمە لە فراکسیۆنی بەرەی تورکمانی بە گرنگی دەزانین لە دەستپێکی کارەکانی ئەم وەرزەدا ئەو پرۆژە یاسایانەی بخرێتە ئەجندەی کارەکانی پەرلەمان کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەن بە تایبەت ئەو پرۆژە یاسایانەی بارگرانی لەسەر فەرمانبەر و مامۆستا و پێشمەرگە و هێزە ئەمنیەکان و کاسبکاران هەیە ئاسان بکرێتەوە لە ئێستادا خەڵک چاویان لەوەیە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای بودجەی هەرێم پەسەند بکات ئەوەش یەکێکە لە کارە سەرەکیەکانی پەرلەمان پێویستە هەرچەند زووە بودجەی بێتە پەرلەمان بۆ پەسەندکردنی بە هیوای ئەوەی ناوەڕۆکی پرۆژەی یاسای بودجە خزمەت بە هەموو خەڵکی کوردستان بکات بە تایبەت زەمانەتی دابەشکردنی موچەی فەرمانبەران و هێزە ئەمنیەکان و مامۆستایەکان و پزیشکان لە کاتی خۆی بەبێ لێبڕین بدرێت. گرنگە لە ڕێی یاسایەک کرێی شوێنە گشتی و بازرگانی و خانوو شوقە و ڕێک بخرێتەوە یەک بخرێتەوە و بە شێوەیەک لە خزمەتی کرێتی و خەڵکەکەمان دابێتن. هەمومان لەم وەرزە کارکردنی پەرلەمان پرۆژەی یاسای خانەنشینی موحەد هاوشێوەی عێراق پەسەند بکرێت بە شێوەیەک هیچ خانەنشینێک موچەکەی لە
350,000 کەمتر نەبێت. هەروەها گرنگە ئێمە وەکو پەرلەمان بە ڕۆلی ڕاستەقینەی خۆمان هەڵسین، ئەویش چاودێری گرنگی کارەکانی حکوومەتی بە تایبەتی چۆنێتی جێبەجێکردنی پرۆژەی یاسای چاکسازی بۆ ئەوەی بتوانین هاوکاری حکوومەت بین، بۆ ئەوەی خەرجیەکان کەم بکرێتەوە و داهات زیاد بکرێتن. بەڕێزان لە ئێستادا هیوایەک هەیە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بەرەو باشتر بڕۆن. ئێمە لە فراکسیۆنی بەرەی تورکمانی لەگەر ئەوەین گفتوگۆ و دانوستاندن لە نێوان هەردوو لە بەردەوام بن و دەستوری عێراق بکرێتە پەیڕەو بۆ یەکلاییکردنەوەی پرسەکان. هەروەها پێویستە حکوومەتی ناوەندی عێراق پابەندی دەستور بێت و بودجەی و موچەی خەڵکی هەرێم بنێرێت و نەیکات بە کارتێکی سیاسی خەڵکی هەرێمی کوردستان پێ سزا بدات. بەڕێزان، ئێمە لەگەڵ سەقامگیری ئاسایشی هەرێمی کوردستانین و بەتوندی دووبارە ئیدانەی هێرشەکەی سەرشاری هەولێر دەکەین. تیرۆر و تونند و تیژی لە بەرژەوەندی هیچ کەسدا نییە. پێویستە هەموو ئەو گروپە چەکدارانەی دوور بکرێتەوە کە مەترسی هەیە لە سەر بەرژەوەندی ئاسایشی هەرێمی کوردستان و دەبێتە هۆی تێکدانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەر دەوڵەتە دراوسەیەکانمان. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم لە خوڵی ڕابردوودا پرۆژە یاسای بۆ نەفەرمیەکانی تورکمانی پەسەند کرا. وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی سوپاسی خۆمان بۆ هەموو لایەک دەگەینین و بە هیوای ئەوەی لەم قوڵەشدا ئەو پرۆژە یاساییانەی ئێمە ئامادە دەکەین بۆ نەتەوەی تورکمان و ئاین و ئاینزانەکان گرنگی پێ بدرێ و هاوکاریمان بکرێت لەگەر ڕێز و سوپاس زۆر سوپاسان دەکەین. کاک فەرید جەنابیشت سەرۆک لیژنەکان دوای کاک شاخەوان و کاک ڕۆمی و دوای نوقتە نیزامیەکان. کاک فەرید فەرموو. ناوی خودی مزنون دلوان برای سروکی پارلمان برزان اندامانی پارلمان فرید یعقوب سروکی فراکسیونی رافدین لدست پیکی ورزی تشریعی هیدارم ام ورزه بیت ورزی تشریعی به امتیاز بو برجواندی خلقی هرم به همی جوری یاسکان لهمی جوری جیانکان. هر واحد دوکارم لبرستان کبیر و بوچی جوازکان پلاوی و برجواندی گل کمان لپیش همو تشتک بید. یک هیویدارم پارلمان رولکی چاودیری باش هبید سبارت بو دیوچونا باش و فشاری زیاتر لحکومت هرمی کردستانی بو زیاد کردنی بودجه پیویست بو زیاد کردنی خدمت گذاری لگندکانی هرم به جوازی تایبت برولی چیکرنا جادکان و کار اینانا پروژه تندرستی و کمالایتی و ورزشی و هروها هاریکار و پالپشتی کرتی چاندن و هاریکاری برهمین گشتوکالی و کار اینانا کارگەها و پاراستنا بەرهەمێن ناوخۆی. دوو سەبارەت بە گەلەکەمان هیویدارم پەرلەمان زیاتر گرنگی بە پێکهاتەکان بدەت و زیاتر کارکردنی بە یاسەی ژمارە 5 پاراستنی مافی پێکهاتەکان لە ساڵی 2015 بکات. هەروەها تەرخانکردنا دانیشتنێکی تایبەت لە ئەم وەرزیدا بۆ گفتوگۆ کردن سەبارەت لە کێشەکانی پێکهاتەکان. سیام پیدانی کرنگ زیاتر به پروژه که لایانی اندامی کوتا پیشکش کن لآینده نزدیک دا. 4 تضمین ینترخان کردن بابده کی البودجه هرم لام سالا بوده بشکردنی پلی وظیفی این درجات تعویضیه بو گله کمان اجبر توازن کی لنا او فرانبری کوهات وظیفه هلای چوی دروی ولاتی. زۆر سوپاس. کاک مەلا عوسمان فەرموو نوقتە نیزامیەکە فەرموو. ئەگەر ئافم بکەین نوقتە نیزامینە بەزێک مداخلەی کورتە. وەڵاهی ئەگەر نوقتە نیزامی مامۆستا بابا تەواویکەین نوقتە نیزامیەکان کاک باڵام بۆ فەرموو کاک. یەک لەحزە بابا مداخل نوقتە نیزامی فەرموو کاک باڵام. سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 56 بڕگەیەک دیارە جنێودان و تەشیرکارێکی نایاساییە. وەک هەموو لایەک ئاگادارن لە خۆپیشاندانەکەی مانگی 12 هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەرلەمانتارێک کە بە مەبەست چوو بۆ ناو خۆپیشاندەرانەوە ژنێ و تەشیری بەهێزی پێشمەرگە و بەهێزەکانی ئاسایش و ناوخۆ کرد لە کاتێکدا ئەم هێزانە هێزی پارێزەری سەر و ماڵ و خاکی هەرێمی کوردستانن. بۆیە من لێرەوە داوا لە بەڕێستانەکەم داوا لەو پەرلەمانتارە بکەن کە داوای لێبوردن لە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و ناوخۆ بکە. کاک ڤایک فەرموو کاک وتارەکەت. ناوی خدای مزن و دلوان بەرێز سەرۆکی پەرلەمان بەرێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان
سرارەی پشتەوانی بۆ گوتاری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فڕکسیۆنێت پەرلەمانی ئەم فرد بینین بەحسێ کورتی بەحسێ هەندێک خاڵێن هاوبەش بکینە دوێ قوناغێدا یەک داخوازش حکوومەتە اتحادیە عێراقێ دکین مافین دەستوریên خەلکێ هەرێما کوردستانê پێشێل نەکرد و پێتڤیە حکوومەتە اتحادیە عێراقێ نە الژێر کاریگەریە تاائفی کار بکرد دگەل خەلکێ و حکوومەتە هەرێمێ دوو هەر وەکو مەلوەرزێ بۆرینجی ئاماژە پێکرین پێتڤیە ئامادەیی و بەرهەوی بێتەکردن بۆ نفیسینە دەستورێ هەرێمێ و مافێ هەمی پێکاتەیەن کوردستانê پارێزراو بێت الڤی دستوریدا سێ داخوازێ دکین دوێ قوناغێدا پیەکرێزیە پارتên کوردستانî bi taybet buwarê cêbecêkirina yasa çaksazî ya jimara 2 sala 2020 çunke em dimînin bi cêbecêkirina hemî maddên û birgên vê yasayê û rêxistina dahatiyên hikûmetê û xalên derwazên sinûrî dê hikûmet şiyanên derbazkirina qeyrana darayî hebit û dê serkeftinê înit 4 داخوازش وزارت دارایی و آبوری یا حکومت هرم دکین بزودترین کات یاسا بودجا سال دارایی 2021 بو پارلمان کردستان فریکت و پارلمان الوی ورز یاسادان کار سر بکت و بسم بکت چونکه اف بودجا وکو بلگنامک فرمی و یاسایی بدست حکومت دا براستی و شفافیتی همی داهات و خرجیت حکومت دوی سال دارایی دا دیارت کت 5 داخوازش حکومت هرمت کین کو حولک جدی بیتدان بودانا بردوامیا موچان کو سه روزان نبورد دا باوریا خلکه که و فرمانبر ترمه کو زورینا باوریه حکومت هبت و اکد شیان دابت بیل بریم بت دی اف باوری پتر پستر بت و زور سپاس زور سپاس کاک دکتور زیدان نقطه نظامی کد برای سروشی پرلمان خاڵی پەیڕەوی من بە پێی مادەی 77 79 84 سەبارەت بە پێشنیازی پرۆژە یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان وەک بەڕێستان دەزانن لە مانگی حوتی ساڵی 2020 خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و لە 3 لە ژنەی شارەوانی کۆبوونەوەیەکی فراوانی بە ژمارەیەکی زۆر لە پسپۆڕانی بواری شوێنەوار و بەڕێوەبەرانی شوێنەوار لە هەرێمی کوردستاندا ئەنجامدا لە 9 راپۆرتی لێژنە ئامادە کرا بەڵام پەرلەمانی کوردستان لە 22 نووسراوێکی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد لەسەر پێشنیاری ئەوەی بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار بکرێتە دەستە یان وەکو خۆی بێت ئەم نووسراوە 5 پێشنیاری تێدا بوو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە 1 دەی 2020 وەڵامی ئەنجومەنی وەزیرانی داوەتەوە بەڵام لەو ماوەیەدا تا ئێستا ئەم نووسراوە لە ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمانی کوردستان نەهاتووە بۆیە داوا دەکەین پەلە بکرێت لە وەڵامی ئەم نووسراوە بۆی ئەم پرۆژە یاسایە لە زووترین کاتدا خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت کاگازات فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ چینی فراکسیۆنی میلەت لەگەڵ دەستپێیەکی خولی بەهاری پەرلەمانی کوردستان یەک هەموارکردنەوە یاسای ژمارە 5 لە ساڵی 2015 یاسای پاراستنی پێکاتەکان وە جێبەجێ بکرێت پرۆژەکانی پەروەردە و تایبەتی پرۆژە پەروەردەی پێکاتەکان گرنگ بدرێت بۆ چارەسەری کێشەکانی پەروەردەیان سێ پرۆژەکانی ڕۆشنبیری و تایبەتی پرۆژە ڕۆشنبیری پێکاتەکان گرنگ پێ بدرێت بۆ چارەسەری کێشەکانی ڕۆشنبیرینیان چار بودچەی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە پەرلەمانی کوردستان و بودچەیەک بۆ چالاکیەکانی نەتەوەیی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و میدیا و پەروەردەیی پێکاتەکان تەرخان بکرێت کار لەسەر خاڵە هاوبەشەکانی بۆچوونەکانی فراکسیۆنەکان بکرێت شەش لە هەموو کۆبوونەوەی پەرلەماندا مەجال بدرێتە سەرۆک فراکسیۆنەکان بۆچوونی فراکسیۆنەکان ڕوون بکەنەوە لە نێوان 3 تا 5 دقیقە سوپاس سپاس جاوە بێت پەیڕەوی بۆ هەموارکەن کاگازات کاک بەڵێن فەرموو بەڕێسەرۆکی پەرلەمان وڵای بۆی نەبێ بە قۆپی و فرتوفێڵ نقطەی نیزامی نییە بەڵام پێشنیازێکە بۆ دەرەنجامیەم کۆبوونەوەی ئەگەر ڕێگە بێ 1 دقیقە سوپاس دەکەم دوای ڕێگە دەین مامۆستا عوسمانیش چکە وعدمان بە کاک جەلال نقطەی نیزامی فەرموو 1 دقیقە کاک بەڵێن بەڵێ باش چکە هەردوو سەرۆک لیژ نەشماوە بێ ڕوونکردنەوەمان بنێ بەناوی خودای گەورە و میرۆوان بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵی
پەیوەستە بە هەر 128 خاڵەکەی پەیڕەوی ئەو قسەی من بەڵێ سەبارەت بە کۆتاییات نەبە زمانی کوردی شیرین ئێمە وەختی خۆی گلەیمان لە حکوومەتی بەعەز دەکرد دەرسی کوردی هەموو لە دەرسی پێنجەم و شەشەم دەبوو لەبەرەوەی دەیانویست زمانی کوردی بشتێن ئێستا لە هەموو قوتابخانەکان بەڕێ سەرۆکی بەرلەمان زمانی کوردی بە هەمان شێوە لە هەمان کاتدا بەشێک لە قوتابخانە ئەهلیەکان شانازی دەکەن داکوبابەکان شانازی دەکەن منداڵەکانی فێری زمانی ئینگلیزی و تورکی و عەرەبی و بەڵام کوردی دەبیر چووە یعنی ئەوە بەڕاستی دەبێت بە جدی خەمەشی لێ بخورێت لەبەر ئەوەی دیسان دەڵێمەوە هەموو قوتابخان من پێشنیار دەکەم لە هەموو زانکۆکان کۆلیژە بەرزەکان کۆلیژی زانست کۆلیژی بابرێن پەروەردەرە تۆپ هەندەسە لەوە دوا زمانی کوردی چۆن دەرسی ئینگلیزی و عەرەبی و فیزیا و ریاضیات نۆهەت بەسەرەوە دەیبەر دەبی کوردیش وای لێبێ بنهۆ دۆریژێ زۆر سپاس پێش پرۆژەی یاسای پەروەردە لە ئەنجومەنی شورا تێپەڕۆیستا لە ئەنجومەنی وەزیرانە و بڕیارە لەم وەرزا بێت ئەتوان لەوە مناقەشاتی خۆتان بکەن کاک مامۆستا عوسمان فەرموو داوات کرد من مامۆستا عوسمانە کاک مەم جەنابەت کاک مەمی ئەو کاک عوسمانە فەرموو والله زۆر دوورە لە یەک ناوەڵەکە فەرموو مامۆستا عوسمان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ هەموو لایەک دەمەوێ لە ژێر گۆڕینی ناونیشانی کۆمەڵی دادگەری پشتبەستن بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا مداخلەیە بکەم سپاس کە ڕێت پێدام صلی الله عليه وسلم کە ئەم دانیشتنی ئەم جارە بەڕاستی نەک هەر دادگەری تەواو دادگەری چەسپان سوپاست دەکەم ڕێگەتدا بە هەر هەموو ئامادەبان قسا بکەن بڕیاری دەستەی سەرۆکایەتی و بڕیاری من نەبوو بەتەنها بە زیادەوە ڕێگەت پێدان دەست خۆش بێ ئەگەر فراکسیۆنە یەک نەفەر ببێ 5 دقیقە قسەی کردو فراکسیۆنێکیش ئەگەر 3 کورسی بووە 5 دقیقە قسەی کردووە دەمەوێت جەنابەت بۆمان ڕوون بکەوێت لەکوێ ئەو پەیڕەوە بەڕێزە هاتووەکەوە هەموو دەستپێکی خولێکی تازە سەرۆک فراکسیۆنە بەڕێزەکان 5 خولە قسام بکەن دوای بڕۆن دەرەوە بەڵێ داوا ئەو لە سەرۆک فراکسیۆنەکان بپرسا شادی خان فەرموو جەنابەت بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی مامۆستا عوسمان مەبەستە کە عەبدوستاری شەوانە کە لێرە نییە ئێتەوە باش ئەوەش دادگەریە دەست خۆش کاک شادی خان فەرموو بەڕێز شادی خان فەرموو بەڕێزان تکایە شادی خان دوا سەرۆک فراکسیۆنە ببوورە ئەندامی پەرلەمانی سەربەخۆیە کەم پێمان باشە جەنابیان قسە بکە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سەرەتای وەرزی نوێی تەشریعیدا کۆمەڵێک یاسا پێویستیان بە هەموارکردنەوەیە بەهۆی تێپەڕبوونی کات و گۆڕانی ژینگەیی لە هەمان کاتدا کۆمەڵێک پرۆژە یاسا هەن کە پێویستە تەشریعیان بۆ بکرێت من تەواوی سەرنجەکانم لەم خاڵانەی خوارەوەدا چڕ دەکەمەوە یەکەم یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 پێویستی بە هەموارکردنی زۆر هەیە بنمونە پرسی لە باربردن وەک تاوانێکی گەورە سزای بۆ دانراوە لە کاتێکدا لە جیهانی ئێستا لە باربردن لە هەندێک لە شوێنەکان لە هەندێک لە دەوڵەتەکان بەشێکە لە مافی دایکان و باوکان تا تەمەنێکی دیاریکراوی کۆرپەلا لە هەندێکی تر لە دەوڵەتان مافی تەواوی دایکە کە بڕیار لەو خاڵە بدات دووهەم یاسای جێبەجێکردنی عێراقی ژمارە 45 ساڵی 1970 ئەمیشیان پێویستی بە هەموارکردن هەیە بۆ نمونە هەموو ئەو بڕیارانە دووهەم یاسای جێبەجێکردنی عێراقی ژمارە 45 ساڵی 1970 ئەمیشان پێویستی بە هەموارکردن هەیە بۆ نمونە هەموو ئەو بڕیارانەی دادگا و نووسراوی فەرمی و نافەرمیەکان کە دەبرێتە بەڕێوەبەرایەتیەکانی جێبەجێکردن دەکرێن بە ئەقساط یان پێنجێکی داهاتی قەرزدار کە ئەمە پێویستی بە هەمواری بەپەلە هەیە سێهەم یاسای سەلماندنی عێراقی ژمارە 107 ساڵی 1979 هەموار کراو کەم و کوڕی زۆری تێدایە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئامڕازەکان لە جیهانی تازەدا بۆ نمونە گرتە ڤیدیۆ کە لە ئێستادا یەکێکە لە ئامڕازەکانی سەلماندن لە هەموو جیهان بۆ گەیشتن بە حەقیقەتەکان کە لە ئێستادا بوونی نییە لەم یاسایەدا چوارهەم یاسای باری کەسی عێراقی ژمارە 188 ساڵی 1959 هەموار کراو کەم و کوڕی ئەجگار زۆری تێدایە بە حکمی ئەو یاسایە گەڕێنراوەتەوە بۆ ئیجتیهادی فقەهاکانی سەدەی 2 3 و 4 کۆچی کە لە کاتی ئێستادا زۆربەی ئەحکامەکان گۆڕدراون بە پێی گۆڕانی زەمەکان شوێنکات بۆ نمونە لە سەرجەمی قانونەکەدا هاتووە کە ئافرەت نیو شایەتە نیو میراتە تەنانەت لە یاسای ژمارە 15 2008 دەرچوو
لە پەرلەمانی کوردستان ڕێگری لە فرژنی نەکراوە بەڵکو کۆمەڵێک مەرجی بۆ دانراوە لە کاتێکدا پێویست بوو کە پەیوەست بکرێ بە شوێنی ناسنامەی باری شارستانی تاکەکان چونکە خەڵکانێک لە هەرێمی کوردستان دەچن لە ناوەڕاست و باشووری عێراق فرژنی ئەنجام دەدەن بەم شێوەیە یاسای ژمارە 15 ساڵی 2008 ناچێتە بواری جێبەجێکردنی تەواوەتی. پێنجەم یاسای پاراستنی مافی مؤلف ژمارە 3 ساڵی 1970 ئەمیشان زۆر کەم و کوڕی تێدایە بە حکومی ئەوەی کە لە ساڵانێکی زۆر زوو تەشریع کراوە و لە کاتی ئێستادا لە هەرێمی کوردستان پێویستمان بە تەشریعکردنی یاسایەک هەیە بە ناوی خاوەنداریەتی هزری کە من پرۆژەیەکی ئامادەکراوم بۆی هەیە و لە داهاتووشدا ئاراستی پەرلەمانی کوردستانی دەکەم. شەشەم وەک لە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بوونی هەیە کە ئێستا 8 ئاین نوێنەرایەتیان هەیە لە وەزارەتی ئەوقاف لە کاتێکدا تەنها دوان لەو ئاینانە یاسای تایبەتی خۆیان هەیە کە ئاینی ئیسلام یاسای باری کەسی هەیە هەروەها یا ئاینی کریسیانەکان مەواد شخصیان هەیە بەڵام هیچ یەک لە ئاینەکانی دیکە یاسای تایبەت بە خۆیان نییە کە بۆ ئەمە پێویستە یان یاسای باری شخصی باری کەسی بە شێوازێک هەموار بکرێتەوە کە بە تەواوەتی دابماڵڕێ لە هەموو دینەکان و مرۆڤگەڕایی تێدا سربەست بێ یاخود پێویستە هەموو ئاینەکانی تر کە لە وەزارەتی ئەوقاف ناویان هەیە و یاساکانی هەرێمی کوردستان ناویان جێگەی کراوەتەوە پێویستە پرۆژەی تایبەت بە خۆیانیان هەبێ. کاتەکەت ئەگەر تۆزێک ئەگەر 30 ثانیە تردەی بەسەرچەوە کە من لە ئێستا کارم لەسەر پرۆژەیان کرد پرۆژە یاسا کردو بۆ ئاینەکانی تر کە گەر بکرێت لە داهاتوویەکی زۆر نزیکە کاری لەسەر بکەین کۆدای چەند پێشنیار و پرۆژەی تر هەن بەڵام لە داهاتوویەکی نزیکە ئاڕاستی دەکەین. ئێستا بوارە ڕەخسێنین هەدیەخان تاکە پەرلەمانتاری ئێزیدی لەناو پەرلەمانی کوردستان داوای کردووە مداخلەیەکی 30 ثانیەی ئەگەر فەرموو. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمانی پشتی ئەو ڕێکەفتنات نەبەرە حکوومەتە هەرێمی و بەغدا هاتیەکردن سەر ئاساییکردنا دۆخێ شنگارێ مخابنی بە هەتان هۆ نەکەفتێت وارێ جێبەجێکردنێدا و خەلکێ مە ژیانەکە سەخت و دژوار دەرباستکەن و کارەسات و ڕوودانێن دڵتەزین ڕوویدەن تایبەت و بەری چەند ڕۆژە کەمپا بێرسڤێ چەند کەمپ هات نەسۆتن و 4 کەس بوونە قوربانێک و بابەک و 3 زارۆکی توی بوون و چەندین بریندارژی هەبوون. ئەفجا داخوازش پەرلەمانی کوردستانی و حکوومەتە هەرێمێت کەم و بتر گرنگی بڤێرە کەفتنێ بدەن و پڕیا حکوومەتە هەرێمێت گەل نەتەوەیان ئێگرتی بتر فشاری سەر حکوومەتە بەغدا بکەم بۆ جێبەجێکردنا خاڵین vێرە کەفتنێ و نەمانە وان هێزن نەیاسایی و ئاساییکردنا دۆخە شنگاری. زۆر سپاس. کاک بەڵێن فەرموو ئەگەر ئاخر دەی مداخلە نەک نقطە نیزام دەی. زۆر سپاس بەوە دەرفەتە بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵای من ئەمێ پێشنیازێ بکەم وەکو دەرەنجامێ بۆم کۆبوونەوەی هاوڵاتیە کە لە دەرەوە سەیری ئەماکە ئەڵێ لەوانەیە یەک کەس هاتبێ وتاری بۆ هەموو ئەم بەڕێزانە لە سەرک فراکسیۆنەکان نووسی بێ هەمووی خەمی هاوبەش کۆی کردوینێتەوە هەمووی بەرژەوەندی خەڵک کۆی کردوینێتەوە یعنی لە 1970 قسەکان لە 1990 قسەکان لە وتاری سەرۆک فراکسیۆنەکانە هەمووی یەک خەم و یەک ئامانجە. ئێمە بۆ ئەم پەرلەمانی کوردستانە و گلێشی لەسەر لابچێک کە پەرلەمانێکە خوانەخواستە کارانیە ناتوانێت ئێرکەکانی و خۆی جێبەجێ بکە من پێشنیازەکەم و بۆ وتەکانمان لەسەر ئەوراق نەمێنێتەوە بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وتاری بەڕێز سەرۆک فراکسیۆنەکان وەرگێ لە سبێنێ زووتر نییە کۆبوونەوەیکی هاوبەشی سەرۆک فراکسیۆنەکان بکە ئەو لەوێتی و ئەو ئامانجە هاوبەشانەی کە لە وتارەکانی هەمومانایە ڕیزبەندی بۆ بکەین شەو ڕۆژی بۆ بخینە سەریەک بۆی بتوانین ئەم وەرزەی نوێی یاسادانان وەرزێکی کارا بێ بتوانین زۆرترین خزمەتی خەڵکات تۆ ئەگەر دیقەت بێکاکێ من لە پاڵ ئەو پرۆژه یاساکان مەسلەی ئازادی ڕادەربڕین مەسلەی یەکەمەکان هەموو خەمی هەمومان بووە یعنی ئەتوانین بە هەمومانەوە خزمەتی بکەین لەبەرەوە هیوادارم میکانیزمێکی بۆ بدۆزینەوە لە قسە دەربچێت. زۆر سپاس. کاک شاخەوان فەرموو دەست سپاس. کاک شاخەوان باش کاک مەمیەک بەڕێز سەرۆکی پەرلەمان من لێرەوە سوپاسی هاوڕێیانەکەم لە لیژنەی بەدواداچوونی کێشە و گرفتەکان لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دیارە هاوڕێیانی هەرسێ لیژنا بۆ بەدواداچوونی کێشە و گرفتی خۆپیشاندەران جودێکی زۆر باشیان کردووەوە مانوبوونێکی زۆریان کێشاوە لێرەوە مانوبوونەکانیان جێگەی تەقدیر و ڕێزە منەمەوێ یعنی ڕوونکردنەوە بێم لەسەرەوەی کە راپۆرتی هاوبەش کۆتایی هاتووە
و ئەوە راپۆرتەکەی ئێستا لە بەردەستمانایە چەند هاوڕێیەک ماوە تەنها ئیمزای کە ئەینا راپۆرتەکە کۆتایی هاتووە هیچی نەماوە و ئەگەر کەمێکیش دواکەوت پێ راپۆرتەکە پەیوەندی هەبووە بەوەی کە پەیوەندی هەبووە بە پشووی پەرلەمان و بەو ئەوەی کە لە ڕابردوو پشوو بووە. مەسلەی وردەکاری راپۆرتەکە ئێمە لە راپۆرتەکە بە وردی هەموو بابکاتە دەستمان اینجا وردەکارەکە ئەگەر پێویستی کرد جا قەزدەم ئەوەیە راپۆرتەکە کۆتایی پێ هاتووە تەنها بەزەوەی ماوە ئیمزای چەند هاوڕێیەکی ماوە ئیتر ئێمە ڕەوانەی سەرۆکایەتی پەرلەمانەکرامیانی کۆتایی نەهاتوو نەدراوەتە دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوانەی کە ماون ئیمزاگەر سەرنج شتێکتانەیە کۆتاییکردن بۆ لای ئێمەوە ئەمڕۆ بێ ئۆینەری بۆ سەرۆکایەتی پەرلەمان سوپاس. کاک ڕۆمیۆ دەی بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من پێشەوەی قسە لەسەر راپۆرتە بەشەکە بکەم من نقطەی نظامیەکم هەبوو ئەگەر بکرێت ئێمە بەس کاک ڕۆمیۆ ناتوانین نقطە نیزامی چکە هەدگووە پێشتەگە تۆزێک بە پەلە بکەی باش بەڵێ ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤ دوای سەردانی تقریبەن 2 ساڵی ڕابردوو بۆ چاکسازەکانی کوردستان و هەروەها بۆ لایەنی پەیوەندیدار وەکو داگاکانی هەرێمی کوردستان ئێمە چەندەها کەم و کوڕیمان بینی و دواتر لە راپۆرتێکی تێروسەڵدا باسی کەم و کوڕیەکان و باسی چارەسەرەکانیشمان کردن و لە دانیشتێکی تایبەتی پەرلەمان لە پار ساڵ لەم پەرلەمانە باسی هەموو شتێکمان کرد بەڵام تا ئێستا سپاس ئەگەر جوابی بەڵێ وەکو سەرۆکی لیژنە راپۆرتەکەتان چ لێ کرد بەڵێ من پێم وایە وڵا مەسلەیەکی عەرەبی هەیە بەڵام بە تەرجمەی کوردی دەکەم بەڵێ ئەگەر چێش لێنەران زۆر بوون خواردنەکە دەسووتێ من ئیمانم بەو قسەیە هەیە بەڕاستی چونکی لە ئێمە چەندەها کۆبوونەوەی هاوبەشمان کرد بۆ لیژنە بەڕێزان بەڵام هەموو کۆبوونەوەکان هەموو بەڕێزان ئەندامانی لیژنە هاوبەشەکە ئامادە نەدەبوون چەندەها جار راپۆرتەکە بە دوو شێوە راپۆرتمان دوو جۆرە راپۆرتمان نووسیوە خراوەتە گروپی لیژنەی هاوبەش بەڵام ڕۆژانە شەوانە تێبینی و پێشنیاری نوێمان دەهات ئێمە یەکلاییمان دەکردەوە دەبین دوای چەند سعاتێک ترشتی نوێمان بۆ داد بەشی هەرە زۆری تێبینە نوێیەکانی هەمویان دووبارە و سێبارە بوون ئەوە وای کرد بۆ ئەوەی راپۆرتەکە دوا بکرێت ئەم بەیانیا ئیمزامان کردەوە کاکمام نقطە نیزامیەکەت یەک دەقە باش بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەکانی 58 59 66 69 ئەوەی من پەیوەندیان بەوەیە جەنابەت باست لەوە کرد کە لە راپۆرتەکەی دەستەی سەرۆکایەتیە 256 پرسیا وەڵام نهاتوێتەوە لەو وەڵامانی کە نهاتوێتەوە لەم خولایەکە ئاڕاستەکراون لە کۆی 1224 پرسیار ئێمە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دانیشتێکا باسی کەوتیەوە ڕێوشێنی ترە توان بگرنە بەرفعلە لە ناو پەیڕەواتوە کە بە پرسیارەکەی کە وەڵام من نادێتەوە دوایی ئالێتێکی کەشەیە کەم و زۆر پەیوەندی بۆیە مادی 66 بۆ دانیشتنیش 66 کراوە نەتیجەی نەبووە دوایی چین بۆچی بۆ مادی 69 نەکراوە نەتیجەی نەبووە من پرسیارم لە جەنابتانەیە بەڕێزان دەستەی سەرۆکایەتی حەلێکی کەمان پێ بڵێن ئەگەر 66 جێبەجێ نابێت 69 جێبەجێ حەلێکمان پێ بڵێن توی پەنای بەرینە بەرز کاکمام بەڕێزان ئێمە ئەم پەیڕەوەمان لە بەردەستایە هەر پێشنیار و سەرنجێکتان هەیە بۆ هەموارکردنی ئەم پەیڕەوە میکانزمی تری تیادانێن فەرمون بە یاداشتێک پێشکەشی سەرۆکایەتیکەم بۆی هەنگاوی تری لەسەر بکە کاک حاجێرش فەرموو کاک بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆ قسە دەکەم ئێمە وا بەرەو یادەکانی ڕاپەڕین دەچین کە بەهاری ساڵی 1991 لە 5 سێدا لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد دواتر شار و شارۆچکەکانی تری گرتەوە کە ئەم پەرلەمانە حکوومەتە بەرهەمی ئەو ڕاپەڕینەیە بۆیە لێرەوە بەهۆی ئەم یادە و مەزنەوە کە 30 ساڵ تێپەر دەبێت هەروەها پەرلەمانی کوردستان لە ساڵی 99 و سەرۆکایەتی هەرێم لە 2012 فەرمانی ئیدارە سەربەخۆکانی دەرکرد کە ئیدارەی ڕاپەڕینی ژێکێکە لەو ئیدارە سەربەخۆانەوە بەڵام تا ئێستا بەداخەوە لە واقعدا سەربەخۆنین بۆیە پێویستە پەرلەمانی کوردستان ڕۆڵی کاریگەری هەبێت کە ئیدارە سەربەخۆکان هاوشێوەی پارێزگاکان مامەڵەیان لەگەڵدا بکرێت کە ڕانیە لە ئاز ئەو قوربانیدانە و ڕۆڵی لە بەرپاکردنی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری خزمەتی زیاتر پرۆژه یاسای بودجە بەڕێوەیە لەوێ ئەکرێ قسەی زیاتر لەسەرم بابەتە بکرێ حەسی بەخان فەرمووەگەر سپاس کاگەرش
مایکەکەشە دەگەر حەسی بەخان فەرموو خاڵی پەیڕەوی تکایە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا سڵاو و درود بۆ گیانی باوکی ڕۆحینەتەوەی کورد باوکە بارزانی مەزن بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەبارەت بەو لیژنە هاوبەشانەی کە لەسەر ڕاستپاردەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە 15/12 بۆ لێکۆڵینەوە لە ئەنجام و ئەو بارگرژیانەی لە پارێزگاکانی لە یەکێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان دروست ببوو کە سەردانمان کرد و دوای ئەوەش ئێمە سێ کۆبوونەوەمان کردووە تاوکو نیزامیەکەت حەسی بەخان تکایە ئەگەر بابەتی لیژنەیە توانین لەناو لیژنە باسی بکەین بەس لەسەر یعنی شیکردنەوەی کە لەسەر ڕوونکردنەوە سەرۆک لیژنەکانتان توان لەناو کۆبوونەوە باسی بکەین نەیان گەیان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەتوان لەناو کۆبوونەوەی لیژنەکانتانە لەوێ هەر بابەتێکی گفتوگوی لەسەرکەن زۆر سپاس حەسی بەخان بەڕێزان ئێستاش دەست بە جێبەجێکردنی خاڵی پێنجەمی بەرنامەی کارەکەین کە بریتە لە سوێن خواردنی بەڕێز پاڵێوراو هەڵکەوت ئەنوەر خەلیفە لە شوێنی ئەندامی پەرلەمان بەڕێز ومێد عەبدوڕەحمان حەسەن بە پێی حکمی مادەی 27 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان با بەڕێزیان بفەرموێت تکایە بەڕێزان دێڵە من هەڵکەوت ئەنوەر خەلیفە یونس بەخوای گەورە سوێن دەخۆم پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندێ باڵەکانی بکەم. سپاس بەڕێزان پێویست بە کاک سیروان فەرموو خاڵە پەیڕەویەکەت بەس تکایە خاڵی پەیڕەوی فەرموو کاک تۆی چیان لێ بکە فەرموو کاک تکایە بەڕێزان لە جێی خۆتان دانیشن کاک سیروان فەرموو کاک چکە ئێمە شەندێک ڕوونکردنەوەیە پێویستە باسی بکەین فەرموو بەناوی خوا بەڕێزان دانیشن لە جێی خۆتان کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 111 قساکەم کە باس لە کاری ئازادی کاری پەرلەمانتاری ئەکات ئێمە وەک پەرلەمانتار لوژنەکان و لە دەرەوەی لوژنەکان بە دوواداچوونەکەین یەکێ لەو شتانەیە کە لەسەر شەقام لەگەڵ هاوڵاتیانە ئەبین من بۆ خۆم زیاتر لە 3 جار لە خۆپشاندانەکان بەشداریم کردو هەر 3 جارەکە تونند و تویژی بەرامبەر من و هاوڵاتیان کراوە باس لەو لژنەیەکم کە کراوە لە جلسەی پێشووترە باسم کروتم لەسەر داوای من ئەو لژنەیە پێشکەش کراوە لە 25/11/2020 دا داوام کردو ئەم لیژنە بەڕێزە هاتوونەتە سلێمانی گەڕاون سێ لژنەی بەڕێز من نووسنگەکەم ژوورێکی چکۆلەمێ دەمەتر لە نووسنگە ئەم ڕۆژی لەسەر بە هێشتا کەس ناتۆ پرسیارێک لە ئێمە بکە بزانێت دەست خۆش سپاس کاک بەڕێزان تکایە بەڕێزان چەند بابەتێک لێرە وروژێنرا پێمان خۆشە ئێمە ئەم ڕوونکردنەوەی باس بکەین بەڕێزان تکایە ئێمە بەرمەبنای دەستور و یاسا و پەیڕە و کارەکانی خۆمان جێبەجێەکەین پرەنسیپی جیایی لە نێوان دەسەڵاتەکان بابەتێکە لە دەستوری هەمیشەیی عێراقا بە پێی مادەکانی 19/87 تەزمین کراوە بۆیە بابەتی دادگاکان دەسەڵاتی دادوەری بەڕێزان ئەم گلەیە کرا و باسیش کرا ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسایەکمانەیە یاسای دەسەڵاتی دادوەری ژمارە 23 ساڵی 2007 لە مادەکانی زۆر بە واضحی باسی سربەخۆی دادگاکان و دەسەڵات سربەخۆی دەسەڵاتی دادوەری ئەکاوە ئەرک و کارەکانی پەرلەمانی کوردستانیش ڕوونن واتە بەپێی بنەماکانی دەستور بەپێی یاسای دادوەری لە هەرێمی کوردستان و بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 43 سێەم مادەی 59 سێەم مادەی 22 شەشەم ئەرکی ئەندامانی بەڕێزی پەرلەمان ڕوونە کە بابەتێک لەژێر لێکۆڵینەوەی دادگاکانە بێت بۆ کارکردن لە لاین دەستێوەردان لە کاروباری تێکۆڵینەوەکان ئەچێتە چوارچێوەی دەرەوەی کاری پەرلەمانی کوردستان بەڕێزان بۆیە من لێرەوە پێتان ئەڵێن داواتان لێەکەین زۆر جار بەشێک لە پەرلەمانتە بەڕێزەکان پێمان ئەڵێن هەوڵمان ناوە هەندێک لە حکوم دراوەکانیان ئەوانەی کە گیراون بیان بینین بەڵام تا ئێستا لیژنەی تایبەتمەنیان خۆتان
لیژنەی تایبەتمەندبانەی کە لیژنەی کاروباری مافی مرۆڤ و کۆمەڵایەتی یاداشتێکی فەرمیان بە ئێمە نەداوە تا بدەین ئەنجومەنی وەزیرانەوەمان بۆ ئێمە لێرەوە داواتان لێ یەکەم لیژنەی تایبەتمەند ئەتوان یاداشتێک گەرم ڕۆ بدەنە سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت و ئاسایش تەنسیقتان بۆ بکەین بۆی بتوانن بچن ئەوەی کە پێویستەکە ئەنجامی بن ئێمە ئینشاءڵڵا دانیشتەکان زوو زۆرەکەین و کۆمەڵێک بابەتی دەکەین لێرەش کۆتایی بە دانیشتەکەیانی زۆر